نابوستم وزارتي بشكم وزارتي ئێمە وەکو خوێندکاران لێرە بەردەوام دەبین لە پیشاندانی ڕزایەتیەکانمان وا دیارە دوێنێ وەزیری خوێندنی باڵا دیار بوو قەرار وا بوو کە سەرجەم کێشەکانی خوێندکاران چارەسەر بکە بەڵام بۆ کاتێکی تر دوایە خز ئێمە شەتاوەکو بەکردار بۆمان نەسەلمێنن لێرە سەر شەقام چۆڵ ناکەین و داوای مەفەکانی خۆمان دەکەین. بەشەکەی من ئێستا من کیمیا هاتوۆ لە کۆیە کە 91 هەیە کە بەشتر ئەو بەشە بەشتا پێنج وەرگیراوە لەو کیمیاتوو یعنی ماقول نییە هیچ شتێک شایانی قسەکردن نییە چونکە زۆریان قسە کرد با کردارمان بۆکەن و ئەنجامی بێتە چونکە ئەو دەرەجەی بە پاڕاڵی لە پەرستاری هاتوو کە ئێستا پەرستاری بۆتە 97 هیچ شایانی قسەکردنەوە بۆ داوای لێبردن ناکەم تەواو سوپاستان دەکەم. کۆنورەکەم 99ە لە ئەسنانی هەولێر ناوم هاتەوە تەنان لە شاری خۆشم ناوم نهاتەوە لە کۆی 6 توپ هیچ توپە گوێری نەکردم ئێستا جێگیری سەر و چیزان کۆ هاتیە دەرێمە تاقیگەمان نیە ئێمە جێمان نییە باشە ئەوەی تاوانی منە کە من تاقیگەیان نییە جێیان نییە ئەسڵەن ئەوە پلانی پێشینەیە دەبێت وەزارە دابنێن دەبێت پلان دابنێن دەبێت ئەوان خۆیان دابنێن لەلایەکە ئەو پارەی کە لە پارلێل وەردەگیرێ نازانم چی لێ دەرێت دەیگو بۆ ئێمە نییە ئەی بۆ چێیە بۆ ئێمە 99.1 لە کۆی وەرگیرەیە ئەوانی کەشی کە جێی منیان گرتیا بە پارلێل بنەوە توشتەوە چتن جێی منیان گرتی کە مافی خۆمە حەق خۆمە ئەوان چتن بە پارە جێی منیان گرتەوە دەرێ دوو تەڵەبەی کۆی ما وەرگرتیا بە هەمووی بەس ڕاست ناکات چونکە ئەوانەی کە لە کۆی وەرگێتن هەر هەمووی پارلێلە ئەکید هیچمان دڵخوازی خۆمان نەبوو لێ لێرکانە ڕاستەین چه هەیە پێی خۆش بێ بۆ سەرمایە لێرکانە ڕاوەستی و خڕبێتەوە داوا لە هەموو خوێندکاران دەکەم هەرچی خوێندکاری پۆلیسەشەوە هەرچی ڕای لە قسمی خۆی نییە چونکە ئەکیدم هەموویان ڕایان لێ نییە با بێنە سەر جادە لۆ زیاتر لە مارێ نەبن ئەو زوڵمە قبوڵ ناکەن دەستەکە